فوزەیلی کوڕی عیاس ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت بە پیاوێکی گوت تەمەنت چەندە؟ گوتی تەمەنم 6 ساڵە. گوتی جا تۆ 6 ساڵە بەرەو خوای پەروەردگار دەڕۆی، بەرەو مردن و قیامەت دەڕۆی، ئێستا گومانت هەیە کە بە خوای پەروەردگار دەگەیەوە؟ پیاوەکە گوتی ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. فوزەیلی کوڕی عیاس پێی گوت جا دەزانی ئەوە معنای چییە ئەو ئایەتە؟ گوتی بەڵێ ئەوە معنای ئەوەیە ئینسان بەندەی خوای پەروەردگارە و دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. گوتی دەی کەواتە هەر کەسێک بزانێ دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار دەزانێت کە لە بەردەم پەروەردگار دەوەستێندرێت. هەر کەسێکیش بزانێت لە بەردەمی پەروەردگار دەوەستێندرێت دەزانێت کە پرسیاری لێ دەکرێت و بەرپرسیارە لە بەردەم ئەو ژیانەی کە تێیدایە، لە بەرامبەر ئەو تەمەنەی کە هەیەتی. دەی هەر کەسێکیش بزانێ پرسیاری لێ بکرێت، ئەگەر یەقینی هەبێ پرسیاری لێ دەکرێت خۆی ئامادە دەکات بۆ ئەو پرسیارەنە وەڵام پەیدا دەکات. ئەنجا پیاوەکە دەستی بە گریان کرد و گوتی ئەی فوزەیل کەواتە چارەسەر چییە و چی بکەم؟ 6 ساڵ لە تەمەنم ڕۆیشتووە، ڕەنگە وەکو پێویست ئیستیفادەم لێ نەکرد بێت، ڕەنگە ئەعمالی ساڵحم زۆر تێیدا نەکرد بێت، وەکو زۆرێکمان کە تەمەنمان دەڕوات و لێی بێ ئاگاین. بۆیە فوزەیلی کوڕی عیاس پێی دەڵێت ئەو تەمەن و ژیانەی کە ماوتە هەوڵ دە تەقوادار بی، خوای پەروەردگاریش لێت خۆش دەبێت لەو تەمەن و ژیانەی کە ڕۆیشتووە. کەواتە ئینسان بە خۆت داوەرەوە لەو تەمەن و ژیانەی کە ماوتە هەوڵ دە ئیمان و تەقوایەکی باش وەدەستبێنی بۆ ئەوەی قەرەبووی ئەوەی بکەیەوە کە لە دەستت چووە و هەروەها ئینسان وەکو پێویست سوودی لێ نەبینیوە.